ئەمانە بۆ فرۆشتن نییە. ئەمە وتەی خەلیل عەبدوڵای تەمان 80 ساڵە کە هۆگر و شەیدای ئاسواری کۆن و ئەنتیکی سووریایە. ئەو بە شانازیەوە کۆمەڵە ئەنتیکەکانی نمایش دەکا کە لە تەمەنی 8 ساڵیەوە تاوەکو ئیستا خەریکی کۆکردنەوەیان بووە. ئەگەر دوو پارچەیەک چوم هەبێت دەی گۆڕمەوە، سوپاس بۆ خوا پێویستم بە پارە نییە، بەڵام ئەگە پارچەیەکی باشتر هەبێت و من دوو دانەی لێک چوم هەبێ ئەوە یەکێکیان لەگەڵ ئەگۆڕمەوە، بەڵام بۆ فرۆشتن نین. عەبدوڵا وەک خاوەنی کۆمپانیایەکی گواستنەوەی بار و کەلوپەل دەرفەتی ئەوەی هەبووە کە لە سەرانسەری دنیادا سەفەر بکە. ئەمەش یارمەتی دەربووە بۆ بەدەستهێنانی پارچە دەگمەن و بەهادارەکانی. ئەو دەڵێت دۆزینەوە و کڕینی پارچەکان زۆر جار ئاسان نەبووە بۆی و بە زەحمەت پارەی پاشەکەوت کردووە بۆ کڕینی پارچەیەک لەمانە. بۆ نمونە جارێکیان پارچەیەکم حەز لێ بوو بەڵام پارەم نەبوو بیکڕم، چونکە دەبوایە لە چێشخانەیەکی نزیق دیمەشق خەڵک بانگهێشت بکەم. بانگهێشتەکەش 5,000 لیرەی سووری تێدەچوو، بۆیە بانگهێشتەکەم هەڵوەشاندەوە لە جاتیەوە پارچەیەکم پێکڕی. ئەمڕۆ کۆکراوەکانی خەلیل عەبدوڵا باڵاخانەیەکی سێقاتی پڕ کردووەتەوە. ئەو ناچار بوو ئەم شوێنە بکڕێت بۆ ئەوەی کۆمەڵە ئەنتیکەکانی کە زیاتر لە 10,000 پارچە دەبن لێرەدا جێگەیان بکاتەوە. عەبدوڵا دەڵێ پێش ئەوەی ئەم شوێنە بکڕم کۆکراوەکانم هەموو شوێنی ماڵەکەمانی پڕ کردبووە و هاوسەرەکەشم بەمە دڵخۆش نەبووە. یەکێک لە پارچە دڵخوازەکانی عەبدوڵا خەنجەرێکە کە لە ساڵی 1870 دروست کراوە. ئەم خەنجەرە لەلایەن هاوڕێیەکی خێزانیەوە کە ڕۆژەگارێک لەگەڵ فەرانسیەکاندا شەڕی کردووە بە دیاری پێشکەشی عەبدوڵا کراوە. کاتێک شەڕی سووریا هەڵگیرسا عەبدوڵا نیگەرانی کۆکراوەکانی بوو چونکە ماڵەکەی لە بەرەکانی شەڕ نزیک بوو. هەروەها ئەو کاتەش خۆی لە قاهیرە بووە، بۆیە ئەو پشت بە کوڕەکەی دەبەستێت کە بە یارمەتی 30 پیاوی دیکە ئەنتیکەکانی باوکی بەرەو شوێنێکی پارێزراوتر دەگوێزێتەوە. وەک ئەوە وابووبارێک لەسەر شانی باوکم هەڵگیرا بێت کاتێک کۆکراوەکانیمان گواستەوە، چونکە ئەنتیکەکانی کۆکراوەی تەمەنێکن زۆر گرنگن بۆی. ناتوانم باسی ئەو کاتە بکەم کە چەندە دڵخۆش بوو. ئەو زۆر دڵخۆش بوو، ئاسوودە بوو کاتێک ئەنتیکەکانی گواستەوە بۆ شوێنێکی پارێزراو. خەلیل عەبدوڵا هیوا دەخوازێت بازاڕێک بکرێتەوە کە تێیدا هۆگرانی شتە کۆنەکان بتوانن مامەڵەی پارچە ئەنتیکەکانی تێدا بکەن و هاوکاتیش ماڵەکەی وەک مۆزەخانێک بکرێتەوە بەڕووی گشتیدا و خەڵک سەردانیان بکە. بەفراوی نووری، دەنگی ئەمریکا.